كاتك موسى پیغمبر صلى الله عليه وسلم للشودا لقرآن دا لچن شوێنە باس کرا و ڕێگای دەکرد لەگەڵ خێزان و منداڵەکانیدا. لای کێوی توور خوای گەورە دەفەرمێ ئاگرێکی بینی، نورێکی بینی. ئەو ئاگری بینی بە منداڵەکانی فەرموو ئێوە بوەستن دەڕۆم هەواڵێک دەهێنم لای ئەو ئاگرە بڵام ئەو کەسانەی کێن لای ئاگرەکەن و پارچە ئاگرێکیش دەهێنم بۆ ئەوەی کە خواردنی پێ دروستکەین، چونکە شتێکی پێ نەبووە کە ئاگری پێ بکاتەوە. سەلامی خوای لەسەر بێ. کاتێککە موسا پێغەمبەر صلی الله عليه وسلم ژن و مناڵەکەی بەجێ دەهێڵێ دەکەوێتە ڕێ بەرەو لای ئاگرەکە، ئەوە بە دڵیدا نەدەهات کە دەڕوات لەگەڵ خوای گەورەدا قسە دەکات. خوای گەورە و میهرەبان قسەی لەگەڵا دەکات، گوێی لە فەرمایشت و فەرمانی خوا دەبێ. ئەمە بە دڵیدا نەهات ئەو ڕۆشت ئاگرێک بێنێ بۆ مناڵەکانی، بەڵام تۆ نازانی خوا چی بۆ تۆ داناوە، بۆیە تۆ فەرمانی خوا جێبەجێکە. هەموو کاتێک متمانەی تەواوت بەخوا هەبێت، چونکە لە خوا بەڕەحمتر و زاناتر و داناتر نییە. لە هەموو ناخۆشی و ناڕەحەتێکا تەنها خوات لەبیر بێ. قەبر و دار و بەرد هیچ بۆ تۆ ناکە، پیا و خراپ و پیا و چاک هیچ بۆ تۆ ناکە. متمانەت بەس بەخوا هەبێت، نەک بە دار و بەردێک، چونکە دار و بەردەکە لە تۆ داماوترە بۆی احتیاجی خوای گەورەیە. بەڵێ موسا پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەو بە دڵیدا نەهات بەرەو لای خوای پەروەردگار دەڕوا قسەی لەگەڵا بکات. بەڵێ خوای گەورە فەرمووی کاتێکە لە ئاگرەکە نزیک بووە فەرمووی ئەی موسا سەلامی خوای لەسەر بێ نەعلەکان و پێڵاوەکانت داکەنە چۆن لە شوێنێکی پیرۆزدایی. گوێی لە دەنگی خوای پەروەردگار بوو. خوای گەورە کردی بە پێغەمبەر سەلامی خوای لەسەر بێ. خوای گەورە ناردی بۆ لای فیرعون، بۆیە هەموو کاتێ متمانەت بەخوا هەبێ. ئەو بۆ ئاگر ڕۆشت، بەڵام خوای گەورە شتێکی زۆر گەورەی پێبەخشی. زۆر لەوەی کە تۆ داوای دەکەی خوا پێتی دەبەخشێ، بەڵام لەگەڵ خوا ڕازگۆ بۆ متمانی تەواوت بەخوا هەبێت.